بەڕێزان ئەو تۆمبارەکە سەرچاوەی هەموو ئەو کارەساتەیە بەسەر منتیقە هات هەم لەو ئازارەی کە باز لەوە دەکرد 2,000 کورد شوێن بزرا و دەربەدەرکردنی 200,000 و دۆزەخ پیشاندانی یان ئەو ڕەوشەی کە دوو هەفتەیە کوردان نزیک 50 ملیۆن کورد لەو ڕەوشەدا دەژیوە 10 ملیۆن مرۆڤ دۆستێر هاوکات خۆششی گەڕاندەوە لە بۆ تیرۆریستەکان هیوای پێدانەوە ئەو هەموو زیندانە ئازاد کرا ئەو ڕەوشە ئەو تۆمبارەکەیە ئەوی خوارەوەی ئێستا بە میز بووە ئێستا پیسای ڕەشۆشی لە خەمەسێ. بەڕێزان من لە دوور ڕوانگەوە زۆر دژی ئەوم هەرچەندە ڕەوشەکان بەرەو باشی دەڕۆ بەڵام یعنی تۆمبارەک ترامپ لە شەرقل ئەوسەد سەرچاوەی ئەو شتانە بووە زۆر گرنگە کورد ئەو جارەی بەشێک لەو مەلایانە لەگە تۆمبارەک باش خائین یان کەتنە ناو میدیا گرنگە ئێمە ڕسوایان بکەین گرنگە دژەکانت بکێ هەدەف یعنی گەورەی بکەین لەو ڕوانگەوە ئیشم لەسەر کرد و پێم وایە دەبێت ئیش لەسەر دژمنانی کورد بکەین بە خەڵکی بناسن هەتا ڕوبەڕوو پێیان بڵێن خۆزێ ڕۆژێک تووشی ئەو تۆمبارەکە دەبوون چەند هێلکەیەکمان لێ دەدا بەرحاڵ چاوەڕێی پیسایی کاکە ڕەشۆی دەکەن بەو تۆمبارەکەی چکە ئەوانە ڤایرۆسی زۆر مەترسیدارن لەسەر مرۆڤایەتی بڕوا بکە ئەوە بە دووری مەزان کارەسات هەرچەندە پرۆژەی ئەمریکی لە کۆنگرس ڕەنگبی پێشی بژیرێ ڕەنگبی ئەگەنا ئەینەن وەکو 2014 لە بۆ 2018 ئەو کارەساتە گەورەیان دروست دەکرد